لایەدی دامەزراندی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێزکە و خەباتەکەی بەردەوام بووە و لە شاخەوە بۆ شار یەکێک لەو بوارانەی کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی کردوتەوە خزمەتکردنە بە پێشمەرگە و پێشمەرگەش بۆتە سەرمەشقی کارەکانی. کەم جار یەکێتی توانین چەندین بوار دروستکە لەوانە مەسەرەن ئەوەی دامەزرن یەکەم بنکەی تەندروستی پێشمەرگە دامەزرا لە شاری هەولێر، یەکەم خولی مەشقی پێشمەرگە کرایەوە لە دارەت و بە سەرپەرشتی ڕەحمەتی کەمال موفتی، دوایەوە کۆلێژی قەڵات سۆڵان دامەزرا، کۆلێژی سەربازی قەڵات سۆڵان، ئێستا چەند کۆلێژی تکەش دامەزرا، ئێستا دوایەوە دەستگای تەندروستی پێشمەرگە دامەزرا، دەستگای تەندروستی پێشمەرگە خۆی لە 7 خەستەخانە دەگریتەوە، یعنی ئەوانە کۆمەڵە خزمەتی زۆر جوانیان پێشکەش بە هێزی پێشمەرگە کردیە. کۆمەڵانی خەڵکی کوردستان باش ئەوە دەزانن دەستکەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دەستکەوتی گەورە و مەزنن و هەمیشە گەلی کوردستان شانازیان پێوە دەکا هەر لە شاخەوە تا سەردەمی شار. داهێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و لە دێهات و لە هەموو بوارەکان دەوری کاریگەری هەبووە، لە بەدەستهێنانی حکوومەتی هەرێمیش یەکێتی دەوری کاریگەری تێدا هەبووە. پێشمەرگە لە شاخ و لە هەموو خەبات تێکۆشاندا دەوری سەرەکی هەبووە، دوایە پێشڕەوی هەموو چین و توێژەکان بووە، خزمەتکاری گەلی کوردستان بووە، بەڕاستی وەکو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی خزمەتی پێشمەرگەیان کردووە تا عەدەک. 45 ساڵ تێپەر دەبێ بەسەر یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبەی هەمیشە پێشمەرگەی لە پێشەوەی پێشەوەدا بەرخودانی کردووە و بۆتە ڕەمز و ئاڵا و خاک و نیشتیمانی پاراستووە. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.